بەناوی خۆی گەورە میهرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا ئەمڕۆ چوونە خزمەتی هاوڵاتیانی چەمچەماڵ دەمانوێت لە خزمەتی ئەو بە ڕێزانەدا ئەمڕۆ چەند پەیامێکتان بۆ بگوازینەوە ئومێدەوارین پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان دەپرسین دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دامەزراوەی وەکو پەرلەمان و حکومەت و هەروەها بەسەر ئەنجومەنی دادوەریدا تا چەند پێ وایە هیچ لە مۆزوع ناگۆڕێت و وەکو جاری جاران دەسەڵاتەکان لە دەستی چەند کەسێکدا دەمێنێتەوە و بە هەمان شێوەی جاری جاران دەبێت خەڵکی دەڵێن دابەشکردنی ئەم دەسەڵاتانە بەسەر ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران و پەرلەماندا هەروەکو جاران وای هیچ لە مۆزوع نەگۆڕاوە چونکم ئەم سێ دەسەڵاتە ئێستا هەر لای حیزبێکی دیاریکراون و بۆیە هیچ شتێک لە مۆزوع ناگۆڕێ و هیچ شتێک بەسەر گوزەرانی خەڵکە گۆڕانکایی بەسەردا نایەت و وەکو وایە هیچ ڕووی نەدابێت لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بابزانین سەبارەت بە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر ئەم سێ دامەزراوەدا چیمان پێ دەڵێن بینەرمان لە چەمچەماڵەوە پەیامەکان دەگوازینەوە فەرموون تا چەند پێ وایە پڕۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرجەستە کراوە ئەگەر یاساکان بە شێوەیەکی ڕاستی دابش بکرێ حیلە شەرعیتیان ناکرێ نە ئەشەوبیلا هیچ ناگۆڕێت هیچ گۆڕانکاریەک دروست ناکە گۆڕانکاری ئەوەیە دەموچاویش تازە بێتە پێشەوە فکریش تازە بێتە پێشەوە خۆڵەکە نەساوی خەڵکەوە نەخێر من پێم وانییە لای حیزبێکی دیاریکراوە بێ بەڵێ شتێکی باشە تاکەی ئەوە 100 ساڵ ئەم ملەتان ناڵێنێ کابراوتی ئەم ئەو هەر کەس و کاری یەکردێ خۆ کابراوتی باوک ناکوڕ کوڕ نەبرازە باشترا و دەسەڵاتە لە شخصێکەوە بێت بۆ سێ کەس ئەگەدات پەروێرێ بایوان ئەو خەڵکا کرد هەر لای ئەو بۆیە بەڕێی من باشتر بۆ لەوەی کە ئێستا ئاوایان لێکرد هیچ جیاوازێک نییە غەیرەوەی کە خەڵکیان هەڵخەڵەتانەوە تا چەند پێ وایە ئەو دەسەڵاتانەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە ئێستا دابش کراوە بەسەر ئەنجومەنی دادوەری و بەسەر پەرلەمان و بەسەر ئەنجومەنی وەزیران تا چەند پێ هیچ لە مۆزوع نەگۆڕاوە چکم دەسەڵاتەکان تا ئێستاش لە دەسەڵاتی یەک حیزبەیە خۆی لە ڕاستیە پێویستە ئەو دەسەڵاتانە بە یەکسانی بەسەر دەستگاکانی تەشریعی هەرێما دابش بکرێ وەکو پەرلەمان وەکو ئەنجومەنی وەزیران وەکو ئەنجومەنی دادوەری ئەو یاسایانە پێویستە بە شخصی نەکرێ نەبێتە یاسایەکی شخصی کە کەسانێک بۆ مەبەستی خۆیان بەکاری بێنن پێویستە ئەو یاسایە پەیڕە بکرێ بۆ خزمەتی خەڵک پێویستە ئەو یاسایە پەیڕە بکرێ بۆ ئەوەی کە هاوڵاتیان لەژێر چەترێکی یەکسانی لەژێر چەترێکی ئارامی و ئاسایش و پارێزگاری لە هاوڵاتیان و لە کەرامەت و شخصێتی خەڵک لە کوردستانە بەگشتی بە ناوچەدا بڕاوێنراکانیشەوە کە ئێستا بووەتە جێی ناکۆکی لایەنی عێراقی و لایەنی هەرێم بە تایبەتی ئەو یاسایانی کە ئێستا هەیە لە سەرۆکایەتی هەرێمە یاسایەک نەدرێ بە پەرلەمان کە یاسای پەرلەمان نەبێ یاسایەک نەدرێ بە سەرۆک ئەنجومەنی وەزیران کە یاسای ئەو نەبێ یاساکان بە یەکسانی بە قانون دابش بکرێ ئەو یاسایی کە پێ ئەوترێ یاسای ئەنجومەنی وەزیران ئەو یاسایە بەو دەستگایە بسپێرێ تا چەند پێ ئەمە جۆرەکە لە حیلە شەرعی و لە جایتر گەوجاندنی خەڵک ئەگەرنا دەسەڵاتەکان هەروەکو خۆیەتی هیچ لە مۆزوع نەگۆڕاوە نا یاساکان ئەگەر یاساکان بە شێوەیەکی ڕاستی دابش بکرێ حیلە شەرعیتیان ناکرێ ئەبێ ئەو ئەندام پەرلەمانەی کە لە پەرلەمانن بەڕاستی دەنگ لەسەر ئەو یاسایانە بدەن کە لە بەرژەوەندی خەڵکایە تێ ئەگەی پێ دوای ئەم دابشکردنە ئەم دەسەڵەتی سەرۆکایەتی هەرێمە بەسەر ئەم سێ ئەنجومەنەدا پێ دوای خزمەت بە خەڵک بکە ئەوە سیاسیە ئەو یاسایانە سیاسین ئەبێ ئەو یاسایانە لە بەرژەوەندی خەڵکە بکرێ دوایە لە بەرژەوەندی خەڵکە نازانم تا چەند تاوکو ئێستا دانیشتەکان چۆن ئەڕوا چۆن لە داهاتووە ئەوە دەرئەکەوێت تا چەند لە یاسای خەڵکایە و تا چەند لە یاسا خەڵکانیە وڵا خۆی هەر لە بیداوە حیلە شەرعی بووە بەڵام هەر باشترا و دەسەڵاتە لە شخصێکەوە بێت بۆ سێ کەس تێگەی ئەو شخصێک بوو بۆ خۆی هەموو قەرارێکێدا ئێستا ئەو قەرارە لەو گەڕاوەتەوانێت دێ بۆ بەسەر سێ کەسە دابش بووە ئەمە باشتر لەوەی کە هەر لای ئەو بێت دەوترێت ئەم سێ دامەزراوی لە ئێستا هەرسێکی لە دەستی بۆ نمونە پاردیدایە کەواتە دەوترێت هیچ لە مۆزوع نەگۆڕا هەروەکو جارانە گۆڕاوە هەی لەوەی یەک شخصێک قەرار بدا هەی لەوەی سەرۆکی پەرلەمان و هەر لەوەی جێگری سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی دادوەری ئەمانە هەرێک و قەراری خۆمە هەمویان نەر پارتی نین
کێشەکە لەوەدایە هەر سێ دەسەڵاتەکە بەدەست پارتیۆ لە ئێستادا بەدەستیەوە نییە سەرۆکی پەرلەمان لای پارتی ئێستا ئەنجومەنی وەزیران هەر لای پارتیە ئەنجومەنی دادوەری هەر لای پارتیە ڕاستە بەڵام مهمەوەیە تۆ ئەو دەسەڵاتە لە بن ئەوان دەرێنە لە هینی پارتیان نەما ئەوە کەیتە بۆ خۆی قرار بدات بۆ خۆی سەحب بکە بۆ خۆی بڕات وجوم بکە بەس چۆنەڵی لە شەڕێکە نەجاحەتی دێنا چەپڵی بۆ لێ بدەی نەجاحەتی نێنا بڵێ هەر قەینا چەپڵی بۆ لێ بدەی ئەوە نەما تێگەی ئەو دەسەڵاتە ماتوو لای ئەو نەما ئەو کاتش گۆڕانیش دەتوانێت بچێتەوە سەرۆکی پەرلەمانی خۆی وەرگێتەوە هەم کۆمەڵیش دەتوانێت بچێتەوانێ تێگەی ئەمە فەرقەکە ئەم دابەشکردانە هیچ لە مەوزوع بگۆڕێ ئەگۆڕێ گۆڕانکاریەکان یعنی جاران نەتەگو چۆنەڵی ساڵ بە ساڵ بەڵێ سا وەخت بە وەخت دەقە بە دەقە سعات بە سعات دەگۆڕێ تێگەی چی بۆ سەرۆکی یاریێماوە بەو شێوەیەدا ئەبەزێ نامێنێ ئەوە ئێستا با بش بێ باتە شوشێکش بێ با لە پەلەماری کەناڵەکانش بدرێ شتێکش بێ تۆ میمەوە شتەکان یێواش 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 وەزعەکان بەرەو گۆڕین بڕات دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دامەزراوەک و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران و پەرلەماندا تا چەند پێدوایمە جۆرەکە لە حیلە شەرعی و لە گەوجاندنی خەڵک چونکم هیچ لە مۆزۆر نەگۆڕاوە دەوترێ هەر سێ دەسەڵاتەکە لە ئێستا لای حیزبێکی دیاریکراوە و هەر ئەوانی سەپەرشی شەق دەکەن تا چەند پێدوای ئەمە وایە بەتەکید ئەوەی کە ئێستا کە ڕۆدا تەنها گواستنەوەی تەنها لە عایلەیەکەوە لە بینی خۆیان ناگوازراوەتەوانە هیچ لە مۆزۆ نەگۆڕاوە ئەگەر ڕاستیە کرد بە ئەو بەتەواوەتی واز لە دەسەڵات بێنێ هەڵبژاردنێکی جوام بکە هەڵبژاردنێکی پاک و بێگەرت خەڵکێکی کە بچێتە شوێنەکەی و ئەوش پێرزبایی لێ بکە و ئێمەش لەو حاڵەتە پێ خۆشحاڵە بووین ئەوەی کە ئێستا ڕۆدا لە مامەوە بۆ برازایە گوازراوەتەوانێ و هەر لە ناو عایلەکەی خۆیان دەرنەچووە هەر لە ناو پارتی دموکراتیش دەرنەچووە لەبەر ئەوە وەکو جارانە هیچ لە مۆزۆ نەگۆڕاوە هیچ دەموچاوەکانیشە دەموچاوی جاران و تەنە کاک مەسعود بۆ خۆی دانیشتۆوی تر ئەوش تەسەوەر دەکەم دانیشتنەکەی هەر لەبەر چاوی ئێمە دانیشتنەوەینا لە پشت پەردەوە ئیش خوێرەکە تا چەند پێدوایە ئەمە چارەسەری گرفتەکانەکە ئەم داباشکردن دەسەڵاتە پێدوانە لەوانێک گەڕە لاو ژێگەش دروست بێ لە نێو حکومەت و لە نێو پەرلەمان و هیچ گۆڕانکاریەک دروست ناکە گۆڕانکاری ئەوەیە دەموچاویش تازە بێتە پێشەوە فکریش تازە بێتە پێشەوە خەڵکێکی با بڵێن ڕۆشنبیری خوێندەواری تازە بێتە پێشەوە کە لە توانایدا بێ گۆڕانکاری بکە ئەینا ئێساکە هێزی پێشمەرگە هەر لە دەست حیزبا ماوە پار هەر لە دەست حیزبا ماوە هەتا ئەو شتانە لە دەست حیزبا بێ ئێمە هیچ لەوە زیاتر چاوەڕێی گۆڕانکاری نین بەڕاستی کوردەواری لە عینە تاس و عینە حەمام لە گۆڕا هیچ شتێک نەگۆڕاوە هیچ هەروە خۆیەتی ئیتر ئەبێ میلەتی شەمولەوەتیە بگا ینی ئەگەر کەسێک لە شوێنەکەی خۆیان دەسەڵاتەکانی هەر دەسەڵاتی جارانەوە بەڵام گواستوێتیوانێ بەڵام بە تەکید عقلێ دەگار عقلەتی جارانە و هیچ لە مۆزۆ نەگۆڕاوە تا چەند پێدوایە پڕۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرجەستە کراوە ئەگەر یاساکان بە شێوەیەکی ڕاستی دابش بکرێ حیلە شەرعیتیان ناکرێ ئەشۆبیلاییش ناگۆڕێت هیچ گۆڕانکاریەک دروست ناکە گۆڕانکاری ئەوەیە دەموچاویش تازە بێتە پێشەوە فکریش تازە بێتە پێشەوە خۆڵەکە نەساوی خەڵکەوە نەخێر من پێم وانە لای حیزبێکی دیاریکراوە بێ بەڵێ شتێکی باشە تاکەی ئەوە 100 ساڵ ئەم ملەتان ناڵێنێ کابراوتی ئەم ئەو هەر کەس و کاری یەکردێ خۆ کابراوتی باوک ناکوڕ کوڕ نەبرازە باشتر ئەو دەسەڵاتە لە شخصێکەوە بێت بۆ سێ کەس ئەگەدات پەروێرە بۆیوان ئەو خەڵکا کرد هەر لای ئەو بۆیە بەڕێی من باشتر بۆ لەوەی کە ئێستا ئاوایان لێت کرد هیچ جیاوازیەک نییە غەیرەوەی کە خەڵکیان هەڵخەڵەتانەوە وەکو پێویست داواژ نەکراوە زۆرترین دەسەڵاتەکانی سا لای ئەنجومەنی وەزیرانە ئەوەی پەرلەمان وازام دوو مادەیە ئەنجومەنی وەزیران 15 ئەوەی پەرلەمان دوانە ئەنجومەنی دادوەریش سیانە دادوەری سیانە بەڕای من زۆرترین دەسەڵات لای ئەنجومەنی وەزیرانە ئەوە لای پەرلەمانیش دەسەڵات لای پەرلەمانیش وایە پێ دوایە ئەم دابشکین دەسەڵاتە هیچ لە مۆزوع گۆڕی هەروەکو جارانە ئەم دابشکردنی دەسەڵاتە بۆ 8 مانگە دوای 8 مانگ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران پەرلەمان دەکرێت دوایی ئەبێ دەسەڵاتەکان بچێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم ئەیتر ئەتا ئەم 8 مانگە نازانم ئەوە سیاسەکان خوا نەزانن کەەوە چۆن دابەشیان کردووە ئەمەی کەکراوە بە تۆ بەڕات و کارێکی باش ئەم دابشکاریە بەڕای من ئەبوایە سەرۆکایەتی پەرلەمان هەنێ دەسەڵاتی لای سەرۆکایەتی پەرلەمان بووایە زۆرترین دەسەڵات
ئەزانین چۆن زۆرترین دەسەڵات نا زۆرترین دەسەڵات نا بەس دەسەڵاتەکان وەکو پێویست دابەش نەکراوە. باش ئەمە ناتوان هیچ مۆزوع گۆڕی لە ژیانی خەڵک بگۆڕێ بڕوا ناکەم هەتا هەڵبژاردنێکی تر بڕوا ناکەم هەتا هەڵبژاردن. دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دامەزرایەک و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیران و بەسەر پەرلەماندا تا چەند پێ دوایمە حیلە شەرعیەکە ئەگەرنا دەسەڵاتەکان هەرۆکو جارانە و هیچ لە مۆزوع نەگۆڕاوە و چکم دەسەڵاتەکان هەرسێ دەسەڵاتەکە لای حیزبێکی دیاریکراوە هەرۆکو جاران نەخێر من پێم وانە لای حیزبێکی دیاریکراوە بێ بەڵێ شتێکی باشە لەبەرەوەی کاقوبات جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بەشێکی کەوتۆتە زێر دەستی کاگنێت چیرەوە بەشێکی لە زێر دەستی پەرلەمانایە. بەڵام دەوترێت ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی وەزیران و پەرلەمانیش ئیستا هەرسێ دەسەڵاتەکە لای پارتی دیموکراتی کوردستانە کەواتە ناقوربان نەخێوانە تۆ بێ ینی بەوردی بڕۆی بۆ شتەکان کە شتانە تەوزیع کراوە خۆیان نەزان چۆن چۆنی تەوزیع کرد جار هێشتا سەرەتاشێت ئێمە نابێ حکمیەوە بدەینکەوە کەوتۆ لە لای یەک لایەن یان نەکەوتۆ یەک لایەن. ئەنجومەنی وەزیران 15 دەسەڵاتی هەیە لە کۆی 20 دەسەڵات ئەنجومەنی دادوەری سێ دەسەڵاتیە پەرلەمان دوو دەسەڵاتیە کەواتە ئەنجومەنی وەزیران زۆرترین دەسەڵاتی لا بێت پێدوانی هەرۆکو جاران بێت نەخێر لەبەرەوەی ئەنجومەنی وەزیران پێشتریش هەر دەسەڵاتی هەبووە ئیستاش هەمان دەسەڵاتی هەبێ بەڵام بۆ ماوەی کاتیە تا دیاریکردنی کاتی هەڵبژاردن و ئەو شتانە سەر تا سەر نییە. پێ دوایە ئەم دابەشکاریە و ئەم جۆرە دەسەڵاتە ژیانی خەڵە بگۆڕێ ژیانی خەڵە خۆشکە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە وەزعەکە بەرەو باشی ڕاو و مێدەوارین شتی باش بەڕەوە ئینشاءڵڵا. دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دەستگای وەکو دادوەری و ئەنجومەنی وەزیران و پەرلەماندا کە دوو دەسەڵاتیان لای پەرلەمانە و 15 دانەی لای ئەنجومەنی وەزیرانە و سێ دانەشی لای ئەنجومەنی دادوەریە. بەپێی بۆچوونەکان و بەپێی ڕاوبۆچوونی چاودێران و کەسانی شارەزا کە چاودێری بارودۆخە دەکەن دەڵێن هیچ لە مۆزوع نەگۆڕاوە چۆن کۆم ئەم سێ دەسەڵاتە لە ئێستادا بەتەنها لای حیزبێکی دیاری کراوە کە ئەویش پارتی دیموکراتی کوردستانە بۆیە هیچ لە مۆزوع نەگۆڕاوە و هیچ لە ژیانی خەڵک نەگۆڕاوە و بە هەمان شێوەی جاران ناڕاستەخۆ حکمی هەرێمی کوردستان دەکرێت لەلایەن کەسێک یان چەند کەسێکەوە بۆیە بە بڕای چاودێران پیان وابوو دەبوو زۆرترین دەسەڵاتەکان لای سەرۆکی شەرعی پەرلەمانی کوردستان بۆیەت و ئەو سەرپەرشتی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانی بکردێت تا کاتی هەڵبژاردن ئەو بیتوانێت کاروباری سەرۆکاتی هەرێمی کوردستان بەڕێوە بەرێت بەڵام لە ئێستادا کە دەسەڵاتەکان بەم جۆرەدا بەشکراوە تەنها دوو دەسەڵات دراوە بە پەرلەمان ئەمە وا دەکات کە عینەن تاس و عینەن حەمام بێ وەکو کوردەواری دەڵێت هیچ لە مۆزوع نەگۆڕێت و جۆرێکە لە حیلە شەرعی و جارێتر گەوجاندنی خەڵکە بۆی کە خەڵک هەست بۆ نەکات ناڕاستەخۆ لە پشتەوە هەروەکو جاران حکمی هەرێمی کوردستان دەکرێت بۆیە بە بڕوای چاودێران و بە بڕوای بەشێکیش لە هاوڵاتیان دەبوو دەسەڵاتەکان بەم جۆرە نەبایەت و بدرایەتە پەرلەمان تاکو ئەو کاتە یاسا سەروەری جێبەجێکرا لە هەرێمی کوردستانە. ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین سەبارەت بە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان چیمان پێ دەڵێن لە چەند چەماڵەوە زیاتر بەردەوام دەبین بینەرمان بن. ئەگەر باتە دادپەروانە بچێتە ڕێوە ئەو مەسە خەڵک کێشەی نییە وەک هاوڵاتی کێشەی نییە ئەگەر دادپەرواران بێ بچێتە ڕێوە وەک دادوەری و سەرۆک وەزیران و سەرۆک پەرلەمانی باتە ڕێوە کێشە نییە بەس بەڵام ئەگەر لەم وڵاتە دادپەروەری هەیە ئەگەر دادپەروەری بایوان لەو خەڵکا کرد بۆچی ڕفراندۆمیان کرد هیچ لە مۆزوع نەگۆڕاوە هیچ لە مۆزوع نەگۆڕاوە هەروە خۆی ماوە و هیچ کێشەیەکی نییە کابرا بەخۆی لە ماڵ خۆی دانیشتۆ و بێدەنگە و هیچ کێشەیەکی نییە ئەگەر باتایە ئەو دادپەروارانە بۆ وای لەم خەڵکە ناکرد وای بووە لەم خەڵک ڕفراندۆمی کرد و ئەم خەڵکی بە ئاقارێکە بردۆ کەس نازانێ مەسری کرد چی لێتێ دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دامەزرایەوە و ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی وەزیران و پەرلەماندا تا چەند پێ دوای هیچ لە مۆزوع نەگۆڕاوە هەروەکو جارانە و هەر لەدەستی حیزبەکە ماوەتەوە وەڵا هەروەکو جارانە پێم وانێ هیچ گۆڕابێ ناشگۆڕێ بە دڵنیاییەوە هیچ کاتێ ناگۆڕێ هەروەکو جاران وایە کەواتە جۆرێکە لە حیلە شەرعی گۆجاندنی خەڵک بەڵێ خۆڵەکە نەچاوی خەڵکەوە هەروەکو لە چەند ساڵ ڕابردووە بۆ ئێستا شەروە هیچ گۆڕانکاری بەسەرانە دەسەڵاتەکان پێشتر لای حیزبێکی دیاری کرابووە ئێستاش هەر لای ئەوە ماوە چکم خۆی سەرپەرشتی هەر سێ دامەزراوەکە ڕیفراندۆمەکە بۆ ئەوە بوو ئەوە بە چاوی عالەوە کە بینیمان ئەو ڕیفراندۆمەکە کردیان بۆ
دەسەڵاتەکەی خۆیان بوو کە بمێنەوە لەسەر دەسەڵاتە. پێدوانیە ئەم دابشکین دەسەڵاتە هیچ لە مۆزوع ژیانی خەڵک بگۆڕێ؟ هیچ باوەڕ ناکە. ئەو نەمیلەتیان چۆسانەوەتەوە باوەڕ ناکە میز کاتێ بگۆڕ. تا چەند پێ وایە پڕۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرجەستە کراوە؟ ئەگەر یاساکان بە شێوەیەکی ڕاستی دابش بکرێ حیلە شەرعیتیان ناکرێ. نە ئەشە بلایت ناگۆڕێ. هیچ گۆڕانکاریەک دروست ناکە. گۆڕانکاری ئەوەیە دەموچاویش تازە بێتە پێشەوە فکریش تازە بێتە پێشەوە خۆڵەکە نەچاوی خەڵکەوە. نەخێر من پێم وانییە لای حیزبێکی دیاری کراوە بێ بەڵێ شتێکی باشە. تاکەی ئەوە 100 ساڵ ئەم ملەتان ناڵێنێ کابراوتی ئەم ئەو هەر کە سوکاری یەکردێ خۆ کابراوتی باوک ناکوڕ کوڕ نەبرازە باشتر ئەو دەسەڵاتە لە شخصێکەوە بێت بۆ سێ کەس. ئەگە دادپەروەری بایوان لەو خەڵکا کرد هەر لای ئەو بووە بەڕێی من باشتر بووە لەوەی کە ئێستا ئاوایان لێتن هیچ جیاوازیەک نییە غەیریەوەی کە خەڵکیان هەڵخەڵەتانەوە. پێم وا بێ هیچیان پێ ناکرێ وەرە خۆی مێنێتەوە. ینی دابشکردنی ئەو دەسەڵاتانە بەسەر ئەم سێ دامەزراوەیە پێ وایە هیچ لە مۆزوع نەگۆڕێ؟ خۆی وەکو کەسی کە دەسەڵاتەکەی جێشت وەکو باڵن ساقەیەمەوە تەقت بوو با خۆبزان چیەکەما خۆیان بیکەن بەس پێم وانە هیچ ناکەن بڕوا ناکەن هیچیان پێ ناکرێت لە بجاران خراپترە بێ. بۆچی؟ هیچیان پێ ناکرێت چونکە شتەکان دیارە ینی شتەکان خۆی دیارە. ئەم دابشکردنی دەسەڵاتە بەسەر ئەم سێ دامەزراوەیەدا دەسەڵاتی سەرۆکاتی هەرێم دەوترێت پێشتر هەلای حیزبێک بووە ئێسش هەلای هەمان حیز هەماوە چکم هەرسێ دامەزراوەکە حیزبێک سەپەرشتێکات کەواتە هەروەکو جارانە پێم وا بێ وەک جاران نامێنێتەوە چونکە هەر لەجێ دەست خۆیان مێنێتەوە بەڵام بە تەرەفی ترەوە شوێنێکی تر هەڕۆ بەڕێ سڵاو لەبێ لە تۆش براتی دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکاتی هەرێم بەسەر سێ دامەزراوەکو ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی دادوەری بەسەر پەرلەماندا تا چەند پێ وایە هیچ لە مۆزوع نەگۆڕە هەروەکو جارانە؟ والله بەڕای من بگۆڕێ باشترە چکۆم تۆ سێر وڵاتەکانی دەرەوەکە هەموو 4 ساڵ جارێکە گۆڕێ وایە هەر عقلەتی ئینسانەکانیش ئەبێت 4 ساڵ جارێت تەبدیل بێت ئەگەر بێت و بگۆڕێ بێت لەوەیە خەڵک پێشچاوی ڕۆشن بێتەوە مەشاکلی کەمتر بێ ئەو دڵە ڕاوکی کە تێکەوە ئەوە فکر لەوە شتانە ناکات عنی بەڕای من بگۆڕێ باشترە. ئێستا گۆڕاوە؟ ناوەڵە نەگۆڕاوە کابراوتی ئەمنە ئەو هەر کە سوکاری یەکردێ خۆ کابراوتی باوک ناکوڕ کوڕ نەبرازە ئێوانە یاخۆمە ئاغایەتی نیە ئەمە دەوڵەتە و ملەتی تیاژێ و ئەبێ عنی بڕای ئەوەت هەبێت کابراوتی کە ئەم ملەتە نەختە فەرەحی بێتە ناوی عنی تاکەی وەڵام نازم تاکەی ئەم ملەتە ئاوا بژێ بەس خەڵکەکەمان ساویلکێ کاکە بە قسەی خەڵک نابێ بخەڵەتێ بە قسەی کە تاقی نەفەری نابێ بخەڵێت ئێمە ئەبێ گۆڕانکاری لە خۆمانە بکەین بەس بڵێن چی لەگە کێ گۆڕانکاری میلەتی دێ کێ گوێ لێک ئاڕۆڵە خەتای ملەتی دێ بەڕای من خەتای ملەتە چکەم ئەگەم ملەت من کابراوتی ئەگە تو هەڵ نەبژێرم تۆ جوان پێ ناکەی ئێوانە یا با سەرچاوەکانیش بگۆڕن کاکە با سەرچاوەکان بگۆڕن عقلێتەکە بگۆڕێ وڵاتەکە بگۆڕێ بە ئەو خەڵکەش فکرێ بکاتەوە یعنی ئەم سەرکردانە تاکەی ئەو 26 ساڵە خەڵک ئەناڵێنێ بەدەم برسێتیەوە بەدەم کەم دەرامەتیەوە بەدەم کەم خزمەتیەوە یعنی تۆرە گەنجی ئەم شارە ببینە گەنجی ئەم شارە ببینە لە 100 هەفتەی بێعیشە ئەوەی چەکدارە ئەوەشی چەکدار نەبێ بێعیش بۆ خۆی ئەم چایخانەکە ئەو شوێنەکە ئەو پارکە یعنی هیچ شوێنێک نییە تایشیە بسرێ ئەم ئینسانە ئەم مرۆڤە ئەبێ ژیانی چی بێ ئیسم خۆم لە ئەوروپا ژیام یعنی ئەوێم بینێ و ئێرەم بینێ شەو و ڕۆژ فەرقیتە یعنی گۆڕانکاریەکان بکرێ باشتر لەوەی کە کابراوتی سەرەکە ئەم خەڵکە بوای بەسەر بێ تاکەی ئەوە 100 ساڵ ئەم ملەتان ناڵێنێ هیچ گۆڕانکاریەک نەگۆڕاوەکو گۆڕان لەبەرەوەی شتەکان هەر لە شوێنی خۆیان ماوەتەوە لای ئەو بێ و لای بنەماڵەکەی بێ هەر یەک شتێکە هیچ گۆڕانکاریەک نابینم وەکەوەی بڵێ دەسەڵات گۆڕاوە کەم کراوەوە زیاد کراوە و چۆتە شوێنێشکە و هەموو بڕیارەکان لە ژێر دەست ئەوە و لای ئەوە دەرەچی هەر عینە شتە هیچ گۆڕانکاریەک نابینم جۆرێک بوو لە حیلە شەرعی ئەمە جۆرێکە لە حیلە شەرعی و هیچ جیاوازیەکشی نییە زۆر عیبە بەداخشەوە بۆ کورد کە خۆی خۆخۆرە کە کوردی فرۆشت ئینگلیز بە ئینگلیزی خۆی ئەوەی کە کوردێکان نایکات ئینگلیزیەکمان نەدی لە هەموو ئەوروپایە تێگەشتی کە بێت دەستی بێگانە بگرێ بێنێتە ناو وڵاتی خۆی داگیریکا بەس کورد کردی بەداخەوە یعنی ئەوەی لە کورد ئەیبینی لە هەموو ئەوروپای شاشتیوانە بۆ ناشکرێت هیچ نەحکومەتیان لێدە غەیری ئەوەی دز و مافیان بەسەر ئەم میلەتەوە تجارەتەکەن خوێنی ئەم گەنجانە خوێنی ئەم میلەتە ئەفرۆشن غەیری ئەو هیچ شتێکیان نەکردووە کە ئینتیفاقی کراوە لە بینی خۆیانە بۆ لەلایەکەوە شەڕەکەن و لەلایەکەوە بەجێهێڵن ئەم هەموو گەنجەیان کوشت مقابلەی هەر کەسێک کراوە لەو ڕۆژەوە لە هەج کەناڵێ لە هەج ڕاگەیانیە لە هەج ڕادیۆ لە هەر شوێنێک
یەکێک نەبووە بڵێ بڕۆن تەرمی ئەو گەنجانە بێنەوە کە لە دووس خورمات و کەوتووە لەژێر دەستی هەشتی وحشیە تێگەشتی هەرچیە قسەی کردو هەروتێتی ئاڵای کوردستان کراوەتە ژێر بە ئاڵای کوردستان چییە؟ یعنی بوونی چییە لەبەر ئەوەی ئەمانە سەرپەرشتیەکەن خەڵک ڕقی لە ئاڵای کوردستانی شە بەبوونی ئەم حکوومەتە دز و گەندەڵەوە خۆزگا برات زمانێکی کەمان بزانێ بە کوردیش قسەمان ناکرد ئەو نەبێزارین لەم میلەتە بۆ داغ لە دڵی وڵای لەبەرەوە داغ لە دڵی خۆ نبینی چۆنە غەیری دزی جەردەیی خوێنی ئەو میلەتە ئەفرۆشن سەریان لەو خەڵکە تێک داوە دەمێ لەم لاوە دەمێ لەو لاوە اینجا ئێستا لە یەکە خوێنن یەکتری تۆمەتبارەکەن کەچی خۆشی لەو لاوە بەجێ لەڵە فەرمو بۆ حدودەکانە پیرۆز بێ دابشکردنی ئەم دەسەڵاتانە بەسە ئەم سێدا مەزراوێدا دەوترێت جاران لە دەستی حیزبێکە بۆ ئێستا لە دەستی ما حیزب ماوەتەوە کەواتە ئەمە تەنها خۆڵکردنە چاوی خەڵک بوو تا چۆن ئەم بۆچوونەی بەلای تۆ ڕاستە خۆڵکردنە چاو خەڵک بوو هیچ جیاوازەیەکی نوێیز دابش نەکراوە دابش ئەوەیە تۆ بیدەیتەوە بەدەست پەرلەمانیش بە ڕێژەی دەنگدەران تەوزیعیکا بەسەر ئەو کەسانەی کە شیاون تۆ لەناو خۆیانە بۆ خۆیان دابەشیان کردومەکەی دابشکردنا هەر لای ئەو بۆیە بەڕێی من باشتر بۆک لەوەی کە ئێستا ئاوایان لێ کرد هیچ جیاوازیەک نییە غەیریەوەی کە خەڵکیان هەڵخەڵەتانەوە یعنی 26 ساڵە چیمان چاوەڕوانی کردو چی ئیسفادێکمان کردو لەمانە هەتا قیامەتیش لەوە زیاتر ئیسفادە لەمانە ناکەیت ئەمە پێویست ناکە کەس بڵێ ئەمە وایە ئەوە وایە بە شانوباڵی کەسیانە هەڵبات خۆزگا برا زمانی ئینگلیزیمان بزانێ بە کوردیش قسەمان ناکرد هیچ لە مۆزوع نەگۆڕاوە مۆزوع نەگۆڕا و هەروەک خۆیەتی و هیچ گۆڕانکارێکش نبینم غەیری ئەوەی وەکوونەوە یەک ڕاپەڕینێکی سەرتاسەری هەبێ هەمویان ڕاماڵێت لەوە زیاتر نەگۆڕانکاری دروستە بێ نەباشە بێ نە هیچ شتێک شەبێت تا چەند پێت وایە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرجەستە کراوە ئەگەر یاساکان بە شێوەیەکی ڕاستی دابش بکرێ حیلە شەرعی تیا ناکرێ نە ئەشە ویلاییش ناگۆڕێت هیچ گۆڕانکاریەک دروست ناکە گۆڕانکاری ئەوەیە دەموچاویش تازە بێتە پێشەوە فکریش تازە بێتە پێشەوە خۆڵەکە نەچاوی خەڵکەوە نەخێر من پێم وانییە لای حیزبێکی دیاری کراوە بێ بەڵێ شتێکی باشە تاکەی ئەوە 100 ساڵ ئەم ملەتان ناڵێنێ کابراوتی ئەمنە ئەو هەر کەس وکاری یەکەنێ خۆ کابراوتی باوک ناکوڕ کوڕ نەبرازە باشتر ئەو دەسەڵاتە لە شخصێکەوە بێت بۆ سێ کەس ئەگە دادپەروەری بۆیوان لەو خەڵکا کرد هەر لای ئەو بۆیە بەڕێی من باشتر بۆک لەوەی کە ئێستا ئاوایان لێ کرد هیچ جیاوازیەک نییە غەیریەوەی کە خەڵکیان هەڵخەڵەتانەوە بە دڵنیای وێستش لەمان دەست هێمان حیزبایە دڵنیای هیچ گۆڕانکاریەک بێتە سەر ناتوە چونکە لە ژێر دەستی شخصێکە دەرچوە چۆتە دەستی ژێر دەست کەسێکی تر کە هەمان برا و برازای خۆیەکە پەرلەمانی ژەوتویەکی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ پەرلەمانێک دابش کراوە بەسەر دوو حیزبدا ئەتوانم بڵێم دوو بنەماڵەدا نەک کەواتە هیچ لە ژانی هەڵگە گۆڕێ بەم شێوەیە دەسەڵات دابشکرێت هەرگیز هیچ شتێکی باشە لە چاوەڕێ ناکرێت لە دەستی ئەمانە چی بکرێت وەڵی مەگەر کوڕێکی خەز بگرینەوە خۆمانی تێنێن هیچ دەسەڵاتێکمان نیە هەتا ئێستاگنەوەمانە بە دەست بۆ خۆی گەورە بەرزکەینەوە دوعایان لێ بکەین تەنانەت وامان هاتووە بێزار بنەوەی دوعاشیان لێ بکەین ئەمانە وەکو نازان بڵێم چی نەمانە لە کۆڵە میلەتە نابنەوە بە هیچ شێوەیە وڵی جارێ پێشەکی ئەو دابشکردنەی دابش کراوە بە شێوەیەکی قانونی نەبووە چونکە زۆرینەی دەسەڵاتەکان چوەتەوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ئەینێ شیروان بەرزانی ئەبواە بەلانی کەمەوە دەسەڵاتەکان زۆرینەی بەلانی کەمەوە زۆرینەی بچواتەوە دەستی پەرلەمان چونکە پەرلەمان دەسەڵاتی یەکەمی کوردستانە دەسەڵاتی خەڵکە بەڵام ئێستا دەسەڵاتەکان زۆرینەی چوەتەوە دەستی بڵین ئەگە بیکەی بە 4 بەشەوە سێ بەشی بگرێت چوەتەوە دەستی نێچیروان بەرزانی بۆیە ئەمە شتێکی قانونی باش نییە دەبووە چۆن بواە دەبواە بە زووترین کا سەرۆکێکی سەرۆکمان هەڵبژاردایەتەوە بەدیل زۆرە کەسێک هەڵبژێرایەتەوە وەکو سەرۆک ئێمە چەندها کەس کاریزمامانەیە خۆی ئێمە یەک سەرۆکێکمان نەبووە تەنیا دەسەڵاتەکان نەبەسراوەوە بە یەک سەرۆکیەکە و دوای ئەوە ئەگەر بەدیلی نەبێت دابەشێتەوە سەر کەسەکانی دیکە ئەوە قسەی خەڵکە ئەڵێن هەرسێ دەسەڵاتەکە بەس لای پارتێ نەخێوانیە دەسەڵاتیش لای یەکێتی هەیە پەرلەمان ئەم جارەکە کارا کراوەتەوە بە یەکگرتو بە یەکێتی و بە پارتی کارا کراوەتەوە بەبێ حیزبەکانی تر بەبێ گۆڕان بەبێ کۆمەڵ بەبێ حیزبە کەمینەکانی تر بە تەنیا لای پارتی نیە نەخێ لای یەکێتیشە لای یەکێتیشە چونکە ئێمە ئەبینین لە دوای ئەزمموی 2023ەوە ئەم دەسەڵاتە لە نێوان یەکێتی و پارتیا دابش کراوە و بە هەمان شێوەی دوای ئەزمموی 2023 و هەمان شێوەی دوای ئەزمموی ناوڵتویەکە ئەمە چ جیاکاریەکەی لە نێوانەمانەیە خەڵک ئەوەی داوایە کات
خۆشگوزەرانیە ئەوەی خەڵک داوایە کات ژیانی بەرەو خۆشچوونە ئێمە جاران ئەیانوت لە ئەوەندە نەوت ئەفرۆشێ ڕێژەیەکی خەیاڵی ئەوترا مەعاش ڕبع مەعاشێ بوو ئێسا ئەو نەوتەژ نەما ئەی ئەم شتە چی بەسەردێ یعنی هەموو شتەکان ئەڵکاوەتەوە دەستی سەرۆک ئەگەر سەرۆک نەبێ نانیێبی خۆی ئێخ دەوڵەتداری وا نابێت بە پێی ڕابۆچوونەکانی هاوڵاتیان دابشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەسەر سێ دەستگای وەکو پەرلەمان و ئەنجومەنی دادوەری و ئەنجومەنی وەزیراندا هێز لە مەوزوع ناگۆڕێت چونکۆم دەسەڵاتەکان لە ڕابردوودا لە دەسەڵاتی حیزبێکا بووە و لە ئێستاشە لە دەسەڵاتی هەمان حیزبا دەمێنێتەوە چونکۆم دەوترێت سەرۆکی پەرلەمان ئێستا لە حیزبی پارتی دیموکراتی کوردستانە و هەروەها ئەنجومەنی وەزیران لە پارتی دیموکراتی کوردستانە ئەنجومەنی دادوەریش هەر لە هەمان حیزبا بۆیە پێیان وایە هیچ گۆڕانکاریەک نایەتە ئاراوە و ئەمە تەنها خۆڵکردنە چاوی خەڵکو و گەڵجاندنی خەڵکە و جۆرێکە لە حیلە شەرعی و لەوەی کە وایان لە خەڵک کرد کە باوەڕ بەم کارە بکات بەڵام لە کۆتاییدا خەڵک گەیشتە ئەو قەناعات دەرەنجامەی کە بڵێت هیچ لە مۆزوع نەگۆڕاوە و هیچ لە ژیانی خەڵک نەگۆڕاوە چونکم ئەگەر بیان ویستە گۆڕانکاری بکەن بەم دابشکاریە گۆڕانکاری لە ژیانی خەڵک نەدەکرا و نەدەتوانرا بەم شێوەیە دەسەڵاتەکان دابش بکرێت و ئەتوانێت بڵێن کێشەی زیاتری دەنێتەوە بۆ خەڵک وەک لەوەی کە جاران هەبوو ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە شارۆچکەی چەمچەماڵەوەی و ئازی خۆشەویستمان گواستەوە هیوادارین سوودمان گەیان دەبێت تا پەیامی دیکە هەمووی لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت